چی؟ ئەوتان بەخێر بیت کاک سەفی خۆم دانیش باشە تۆ ئەمی دەناسی؟ بەڵێ من تۆ دەناسم ئەتو چی؟ من هەنارم هەنار چێە؟ تۆ من ناناسی بەڵام چیرۆکێکی نەبیستراو هەیە دەمەوێت بۆتی باس بکەم ئەو کات تۆ دەزانی من چێم لە ژیانمدا ئەتو مریتە چی جەنابەت؟ تۆ مرد نەدیتیە بەس من تۆم بینیوە لە چێ؟ 3 ساڵ بەر لە ئێستا لە کۆلێژی کارگێڕی من تۆم دەبینی هەردەم داهاتم سەیری تۆم دەکرد چاوم لە ناو چاوت دەکرد بەس تۆ هیچ کات سەیری منت نەدەکرد بابا لە ژیانمدا ئەتوم نەریتە من دەڵێم دەزانم تۆ منت نەدیتیە بەس دەزانی بۆ بۆ؟ لەبەرەوەی کە تۆ کەسێکی زۆر لوتبەرز بووی من هەردەم حەزم دەکرد تۆ عاشقی خۆم بکەم هەردەم حەزم دەکرد تۆم ببینی داهاتمە پێشت دادەنیشتم بەس تۆ هیچ کات منت نەدەبینی منیش لەبەر ئەوەی ڕۆیشتمیشێکی خراپم کرد چیت کرد؟ قەرارمدا بچم جادوت لێ بکەم ئەو کاتە بوو کە ڕۆیشتم و جادوم لە تۆ کرد ئەتو زۆر سەیری دەزانی؟ لەبەر چەو کارە ناشری نەکرد؟ دەزانم کارەکەم ناشرین بۆ بەس چ بکەم من هەرچی دەمکرد تۆ منت نەدەبینی هەردەم داهاتم بەرامبەرت دادەنیشتم بەس تۆ هیچ کات سەیری منت نەکرد من حەزم لێبوو تۆ عاشقی من بی حەزم لێبوو تۆش منت خۆش بوێ هەرو جۆرەی کە من تۆم خۆش دەوێت تۆش منت خۆش بوێ بەس هیچ کات ئەو شتە نەبوو ئەمن پێت دەڵێم لە ژیانمدا ئەتوم نەریتە زانم بەس دواتر زانیمەوە ئەتۆ کەسێکی ترت خۆش دەویست لە ناو کۆلێژێ بیستمەوە ئەتۆ دەگەڵ کچێک بە ناوی شەهێن شەهێن؟ هەرو کەسێکە لە بەشی ژمێر یاری بوو ئەتو زۆر سەیری ئافرەتەکی دەزانی؟ شەهێن کچی خاڵم بوو خۆشەویستی چ؟ باسی چ دەکەی؟ بەس هەموو هەواڵەکانم گوتیان ئەو کچە خۆشەویستی تۆیە شەهێن لە ئەمریکا شوۆی کردووە یانی خیانتی لێت کرد خیانەتی چی پێت دەڵێم شەهێن لە ئەمریکا مێردی کردیە واز لە بوختانە بینە من چ بکەم هەموو کۆلێژ وایان دەگوت یعنی ئەوە ئەتووی جادو لە من کرد دەزانی ئەم چیم لێ هات یەک مانگ وەچی شێتانم لێ هات دکتۆر نەما پیاو چاک نەمانم بەنە لای بەڵام تۆ دەزانم بۆیە ئێستا هاتم پێت بڵام گردنم ئازاکە لە پاش چ هەمومان ئەو قسەیەی دەکەین بەر لەوەی تاوانێک ئەنجام بدەین بەڵام فکر لەوەی ناکەنەوە کەسانێک هەندە بنە قوربانی ئازار دەچێشن حەق بە تۆیە بەس ئێستا ئەم پەشیمانم دەمەوێت گردنم ئازاکەی بۆی کە ئێستا ئەم دەمەوێت لێرە بڕۆم باشە بۆ چێ دەڕۆی؟ بریتانیا لەبەر چی؟ لەبەرەوەی کە دڵم شکاوە دڵت شکایە؟ لە چ دڵت شکایە؟ ماوەیەک بەر لە ئێستا پێشمارە بڕی خۆشەویستەکەم خیانەتی لێ کردم ئەوە چێ بوو؟ باوکمە چی دەویست؟ ئەو نایەوێت بڕۆم باشە بۆچی دەڕۆی؟ من ناتوانم تر لێرە بژیم بەڵێ باوکە کچمەوە لەکوێی؟ باوکە من یا ئەو وڵاتە جێ دەهێڵم یا خۆم دەکوژم کچ
کچم کاری هەڵە مەکە ئەو جارە سەرباز بێتەوە سەر ڕێگات هەردوو قاتی دەشتێنم. باوکە من بڕیارم دا و دەڕۆم. کچم کۆمپانیایەکی گەورەمان هەیە سەتی وەکو سەرباز مەمونتە. باوکە ئەمە دوا بڕیارمە. باشە پێت وایە کوشتن چارە سەربی؟ دەزانی کارە چ خراپە؟ هەستە پێشم کەوە هەستە بەس من زۆر غەدرم لێ کرا. من دڵم زۆر لە وڵاتەی هەستە شکاوە. پێشم کەوە دەبمە لای بابەت گوناحە بەجێ مێڵە هەستە پێشم کەوە.